دۆزینەوە و شۆن پێکەوتنی کەسێک کە بەنێو جەماوەرێکی زۆردا دەڕات تەنیا بە چاولێکردن لە چەند شاشەی ڤیدیۆ پێویستی بە ڕێخستنی خێرای ژمارەیەک زۆر هۆکاری وەک ڕەگەز، جلوبەرێک، شێوەی ڕۆیشتن و ئەو شتانە هەیە کە کەسەکە پێوێتی و هێندێک شتی دیکە. ئەمە شتێکە کە سیستمێکی دەستکردی کامپیوتەر کارەکە زۆر لە مرۆڤ باشتر ئەنجام دەدات. هەتا ئێستا پێویستان بە پاسەوانێکی زۆری ئاسایشی و کەسی تر بووە کە پێداهاتنەوە بە گرتە ڤیدۆیی ئاسایشدا بکەن. ئێمە پرۆگرامێکی هۆشمەندمان دروست کردو بە هیوای ئەوەی یارمەتی بە پاسەوانان بکات ئەو کارە ئەنجام بدەن. ئەو سیستەمە کۆمپانی هیتاچی سازی کردو و بە دوای گوزارەکانی کەساندا دەسێت. خەڵک دەژمێرێتەوە دەتوانێت پێشبێنی بکات شۆنی قەڵەباڵغ لەکوێ ڕوودەدات. ئەو سیستمە دەتوانێت بڕوانێتە وێنەکان و ڕەفتاری هەر کەسێک و تۆماریشی بکات و بۆی دەردەکەوێت داخوا لێ کاتدا کەسەکە دانیشتووە ڕادەکات لەسەر تەلەفۆنە یان جانتایەکی پێەیە. پێویست ناکات بەشی ئاسایش چاو لەو هەموو شاشانە بکات لە کاتێکدا سیستمەکە دەتوانێت بە دوای 36 میلیۆن وێنە لە هەر چرکەیەکدا بگەڕێت و دەتوانێت ئەگاداری بکاتەوە کە ڕەفتارێکی گومان لێکراو دەدۆزێتەوە. لە ژاپۆن لەبەر ئۆلۆمپیکی 2020 تۆکیۆ داوا بۆ تەکنۆلۆژیا زیاتر دەبێت. بەڵام ئێمە بە شێوەیەک سازی دەکەین کە بکرێت لە شوێنی جۆراوجۆر کەڵکی هەبێت وەک ناوەندەکانی شەمەندەفەر، وانەکانی وەرزشی و تەنانەت فرۆشگا گەورەکان. لێکۆڵەران ئاماژە دەکەن کە ئەو سیستمە نەتەنیا بۆ ئەوە دانراوە بە دوای ئەگەری گرفتێکدا بگەڕێ، بەڵکو بۆ دۆخەکانی تری تەنگەتاویش کە کەسێک پێویستی بە یارمەتی پزیشکی هەبێت یان بە دوای منداڵێکی ونبوودا بگەڕێت.